On land, sea, and air to provide assurance, as we have called it. Nothing that is offensive but defensive in order to strengthen people's sense of security. I am gratified to see the alliance standing 28 for 28 in this mission. On Ukraine, I reinforce هیچ هەوڵێکی هێرش بردن نەدراوە لەلایەن ناتۆ بۆ سەر چەکدارانی داعش بەڵکو تەنها بەرگریکردن بووە. هەموو وڵاتانی ناتۆ شان بەشانی هاوپەیمانان وەساون لە جی داعش و سەرۆک ئۆباماش داوای لە ڕووسیا کردووە لە جی 20 بۆ ئەوەی هەوڵ بدرێت کە هەڵبژاردنێک ئەنجام درێت لە ئۆکرانیا و هەوڵ بدرێت هەموو چەکدارە بیانیەکان لە سووریا و عێراق بگەڕێنەوە وڵاتەکانی خۆیان. سەرۆک ئۆباما لە کۆبنەوەکەیدا لەگەڵ پۆتین ئاماژەی بۆیەوە کە پێویستە هەموو کێشەکان چارەسەر بکرێن و ئەوەشی پێڕاگەاندووە کە پێویستە پابند بن بە بەڵێنەکانیان و هەموو ئەو کردارانەی کە باسییان لێوە کردووە. The security operations of Afghanistan, and notwithstanding several day propaganda initiative in Kunduz, we took the city, and they are continuing to expand their capacity and to broaden their abilities on a national basis. We also talked about the importance of maintaining a productive across-the-board partnership with the government in Kabul. هەموو سنوورەکانیان کردووە لەگەڵ حکومەتی کابل و ئەفغانستان. هاوپەیمانان پێویستە پابند بن بە هەموو ئەو بەڵێنانەی کە داویانە و پێویستە پابند بەو بەڵێنانەی کە پێوەست بوون بە بودجێ ئەو وڵاتانەوە و چەندین کاری دیکەش ماوە کە ئەنجام بدرێت. ئەمریکا پشتیوانیەکی بەهێزی ناتۆ دەکات لە هەموو کارەکان و لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا لە هێرشە ئەلکترۆنەکاندا. چەندین کاری تر لە ئەژەندای کاری ئێمەیە و لە چەند ڕۆژی داهاتوودا تەحەدی زیاتر ڕوبەڕوومان دەبێتەوە. من بڕوام و متمانەم بە ناتۆ هەیە کە لەگەڵ پێکەوە لەگەڵ هاوپەیمانی دژی داعش دژی هەموو ئەم گۆڕانکارانە دەوەستینەوە و هەوڵی چارەسەرکردنیان دەدەین و ئەوەی پێویستە لەسەر ئێمە کردومانە و شتی زیاتری شەکەین. ئەمە بەڵێننامەی پابندبوونی ئێمەیە بە هەموو ئەوانەی کە باسمان کردووە. ئامانجمان ڕوونە و سووری لەسەر ئامانجەکانمان. ئێمە بەدڵنیایەوە دژی هەموو تاوانێک دەوەستینەوە، دژی هەموو تونند و تیژیەک دەوەستینەوە و هەموو ئەو چالاکیانەی کە دژی ژیانی مەدەنی ئەدەن لە جیهاندا. لە لوتکەی پاریسدا سەرجەم سەرکردەکانی جیهان کۆبوونەوە و هەمویان پێکەوە لە یەک شوێندا هەوڵیاندا باسی یەک بابەتکان یەک کێشە بکەن، ئەویش باسی گۆڕانکاری ئاو هەوای جیهانی بوو
و هەموو ئەو کێشانەی کە تەحەدای جیهانەکات لەگەڵ کێشەی تەندروستی جیهانی یاخود وزەی جیهانی و بابەتی زیاتر باس کراوە. هەموو ئەم شتانە چارەسەرکردنی هەموو ئەم شتانە زۆر گرانە، زۆر قورسە، بەڵام ئەمریکا پاکێجێک لە ڕێکەوتن و لە ڕێگەچارەی پێشەش کردووە بۆ ئەوەی هەڕەشەکانی گۆڕانکاری ئاوهەوا کەمتر بکەینەوە. ڕێژەیەکی زۆر پارە ئامادەکراوە بۆ وەکو بودجەیەکی سەرەتایی بۆ ئەم ڕوبەڕووبوونەوانە. هەوڵمانداوە کە مەترسیەکانی ناوچەکە کەمکەینەوە و پیسبوونی هەوا کەمتر بکەینەوە لە ناوچەکەدا. ئەمە هەوڵێکی زۆر گرنگن کە لەلایەن ئەمریکاوە دراون و چەند ملیارێک دۆلار دابینکراوە بۆ کەتی تایبەت تا بتوانێت ئاوهەوا پاکتر بکەنەوە و بتوانین بەسەر هەڕەشەی گۆڕانکاری ئاوهەوا بە شێوەیەکی خێرا سەرکەوتوو بین. Our innovators and entrepreneurs have a very special capacity and a very special obligation. They have accepted it. ئێمە چەندین کۆت و بەندمان بۆ بەرهێنران داناوە و ئەوانیش ڕازی بوون لەسەری. Also, there is an initiative led by India and announced by Prime Minister Modi, which we welcome and joined into, in which we joined 100 other countries in a new international solar alliance in order to expand the use and development of solar energy in every corner of the globe. And I'm pleased to say that in the United States in the last years, we have increased our use of solar energy by 20 times and increased our use of wind energy by 3 times. And we continue to be committed to move down that path of transition. The fact is that the world has made a remarkable amount of progress over the past year alone. و وزەی هەوایمان زیاد کردووە بە ڕێژەی سێ ئەوەندە و ئێمە بەردەوامین لەسەر بەکارهێنانی ئەو جۆرە وزانەی کە نابێتە هۆی پیسبوونی ژینگە. ئەوە خەریکی بۆ 2 ساڵ دەچێت لەگەڵ سەرۆک ئۆباما بەرنامەیەکمان داناوە بۆ بەرەنگاربوونەوەی هەموو ئەو کێشانەی کە تووشی ژینگە دەبێت و هەموو ئەو هەوڵمانداوە کە کاریگەرەکانی کاربۆن کەم بکەینەوە و بە شێوەیەکی زۆر باشیش پابەند بووین بەو ڕێکارانی کە دامانناوە و زۆربەی وڵاتانیش هەوڵیان داوە کە کاردانەوەکانی گازی ناوەکسیدی کاربۆن کەم بکەنەوە لە جیهاندا و هەموو جیهان خۆی ئامادە کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاری ژینگەی یاخود ئاوهەوا و هەمووشان پابەندن و ڕەزامەندن بۆ ئەوەی پێکەوە کار بکەین بەرەو پێشەوە بچین لە دژی ئەو دیاردەیە. ئێمە بەردەوامە بین لە هەوڵەکانمان بۆ بەڕەنگاربوونەوەی گۆڕانکاری ئاوهەوا و هەوڵەدەین بەرنامەیەکی گشتگیر دابنین پێکەوە لەگەڵ وڵاتانی هاوپەیمانان ئێستاش پرسیار وەرەگرین. پرسیارەکان پەیوەندە بە بەرەنگاربوونەوەی داعش لە عێراق و سووریا. ئەگەر باس لە دەنگدانی پەرلەمانی بریتانیا بکەین لەسەر ناردنی هێز بۆ سووریا
و درێژکردنەوەی شەڕەکان دژی سووریا و ناردنی هێزی تایبەتی ئەمریکی بۆ عێراق و حەیدەر عەبادی باسی لەوە کردووە کە پێویستیان بە هیچ هێزێکی بیانی نییە لە عێراقدا. ئایا هیچ مناقەشەیەکی عەبادی کراوە سەبارەت بە ناردنی هێزی تایبەتی ئەمریکی بۆ ناوچەکە؟ سەرەتا جوابی وەڵامی بەشیەکەمی پرسیارەکە دەدەمەوە. ئێمە زۆر مرتاحین یاخود زۆر ئاسوودەین بەوەی کە ڕئیس کامێرۆن ئەو داوای لە پەرلەمان کردووە بۆ ئەوەی پەرلەمان ڕەزامەندی دەرببڕێت، پەرلەمانی بەریتانیا ڕەزامەندی دەرببڕێت بۆ ئەوەی هێز بنێرنە سووریا. ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە و ئێمە هاوکاریانەکەین و پشتیوانیان دەکەین. لە ئەڵمانیاش هەوڵێکی وەها هەیە. من پێشتر لەگەڵ وەزیری دەرەوەی ئەڵمانیا یەکتریمان بینیوە و باسی ناردنی هێزی کردووە. ئێمە بەخێرهاتنی هەموو ئەو هەوڵانە دەکەین کە دەیانەوێت دژی داعش بوەستنەوە. پێویستە بەڵام هەموو ئەم هەوڵانە پێویستە سەرەتا بگەڕنەوە بۆ پەرلەمانی وڵاتەکانیان و پێویستە لەگەڵ بەرپرسەکانیان قسە بکەن بۆ ئەوەی ڕەزامەندی دەرببڕن دەربارەی ناردنی هێزی تایبەت بۆ ئەو ناوچانە و بۆ مەشق و ڕاهێنان بە هێز ئەمنیەکان. بەڵام ڕێگا و شێوازی جۆراوجۆر هەیە بۆ ئەوەی وڵاتان بتوانن هاوکاری هاوپەیمانان بکەن لە دژی داعش. بۆ نمونە هاریکاری پزیشکی و هاریکاری جیاواز، بۆ نمونە کۆکردنەوەی زانیاری هەواڵگری و بەهێزکردنی ژێرخانی ئابووری، بۆ نمونە لە ڕووی پێدانی وزەوە یاخود سەرچاوەکانی وزەوە. و ئەم وڵاتانە دەتوانن لە چەند ڕێگەیەکی جیاوازەوە بە چەند شێوازێکی جیاواز یارمەتی هاوکاری هاوپەیمانان بکەن لە شەڕی دژی داعشدا. و ئێمە بەردەوامە بین لەگەڵیان لەسەر بنەمای عەسکەری و سەربازی و دیبلۆماسی بۆ ئەوەی لەگەڵ وڵاتان قسە بکەین پێکەوە هەمومان بەیەکەوە دژی داعش بوەستینەوە. بەڵام پێویستە سەرەتا هەمومان یەک تێگەشتنی جیاوازمان یەک تێگەشتمان هەبێ، ئەویش ئەوەیە کە داعش تەنها مەترسی نییە بۆ ناوچەکە عێراق، سووریا، لوبنان ئەو شوێنانەی دیکە کە نزیکن لێەوە، بەڵام ئەبێ ئەوە بزانین کە داعش مەترسیە بۆ سەر هەموو جیهان. و بۆیە داعش ڕووداوەکانی پاریس ئەومان پێ دەڵێ داعش دەتوانێت زەرەر بە هەموو دنیا بگەێنێت بە هەر شوێنێک کە دەستی پێی بگات. بۆیە پێویستی زیاترمان هەیە بە زانیاری هەواڵگری و زانیاری زیاتر دەربارەی ئەوانەی کە کۆچ دەکەن پەناخوازان، ئەوەی کە پەیوەندە بە عێراقەوە. ئێمە پێشتر باسی ناردنی هێزمان کردووە بۆ عێراق لەگەڵ دەسەڵاتدارانی بەغدادا و لە گفتوگۆکانماندا باسمان کردووە کە کەی ئەو هێزانە دەنێرێنە عێراق و چۆن پشتگیری توانای هێزە سەربازەکانی عێراق دەکەن دژی بەرەنگاربوونەوەی داعش و بەرزکردنەوەی متمانەی سوپای عێراق. و کارمان کردووە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەوەی ئاشتی بگەڕێنینەوە بۆ ناوچانەی عێراق کە داعش داگیری کردوون. و لەگەڵ هەر گۆڕانکارێکی دیکە ئێمە هەوڵدەین زانیاری زیاتر بڵاو بکەینەوە. بەدڵنیەوە ئێمە دەمانەوێت کە مۆڵەتی حکومەتی عێراقی وەربگرین لەم بابەتەدا
Our second question comes from Heidi Jensen from Jylland's Post. ئەم کارەش هەمان ئەو کارانەی پێشوەکە لە ناوچەکانی تر ئەنجامان داوە. هەواڵی دووەم ببرم پرسیاری دووەم. زۆر سوپاس وەزیری دەرەوە. سەرۆک ئۆباما هانی تورکیای داوە کە سنوورەکانی لەگەڵ سووریا دابخات. ئایا دوایین پێشهاتچیە دەربارەی ئەم بابەتە سەرۆک ئۆباما پێی وایە کە رووسیا نایەوێت ڕژێمی ئەسەد لەسەر حکومەت لابات لە سووریا. ئۆباما پێی وایە کە ئەمریکا پێویستی بە رووسیا هەیە لە گۆڕینی ئەسەد لە سووریادا. Constructive discussion with President Erdogan on the subject of the border, and President Erdogan ئێمە چەندین گفتوگۆمان هەبووە لەگەڵ رووسیا و گفتوگۆکانیش بنیادکەر بوون لەگەڵ سەرۆک پۆتین و ئامادەین بۆ ئەوەی لەگەڵ هێزی تورکیا هەماهەنگی بکەین بۆ داخستنی سنوورەکانی تورکیا و سووریا. تقریبا مانگونیوە کە ئێمە تقریبا 90 کیلۆمەتر ماون سنوورەکانی تورکیا دابخین لەگەڵ سووریادا و گفتوگۆکانیش لەم بارەیەوە بەردەوامن و لەگەڵ سەرۆک ئۆردوغان قسەمان کردووە دەربارەی ئەو بەشەیکە ئەو بەشەی سنووری تورکیا کە ماوە دابخرێت بە ڕووی سووریادا و گفتوگۆکان لە نێوان بەرەی ئێمە و تورکیا بەردەوامە. ئەوەی کە باز دەکرێت لە گواستنەوەی نەوتی ناشەرعی لە سووریا و بۆ تورکیا، من لەوە دڵنیام کە تورکیا هەماهەنگی ئەمە دەکات و هەماهەنگی هاوپەیمانان دەکات و هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش هەوڵیان داوە پێکەوە ئێمە هاوپەیمانان و تورکیا و هێزەکانی ئۆپۆزیسیۆن دەربارەی داخستنی سووریا بۆ ڕێگریکردن لە بردننی نەوت بە شێوەیەکی نایاسایی. دەربارەی نظامی سووریا بابەتی گۆڕانی ڕژێمی سووریا ئێمە ئەوەی کە ئێمە هەوڵی بۆ دەین ئەوەیە ڕێگە چارەیەکی سیاسی بدۆزێتەوە بۆ ناکۆچی سووریا و لە ڕاگەنراوەکەی ڤێنەدا و لە بەیاننامەکەی ژنەڤیشدا تەئکیدمان لەوە کردوێتەوە کە هەموو وڵاتەکان پێویستە پارێزگاری لە هەیکەلی حکومەتی سووریا بکەین، نامانەوێت سوپا هەڵوەشێتەوە و نامانەوێت کەرتەکانی دیکە یاخود دام و دەستگاوە شەرعی حکومیەکان هەڵوەشێتەوە، چونکە ئەوە ئێمە خێبرەمان هەبووە لە عێراق لە کاتی هەڵوەشانەوەی دام و دەستەکان لە عێراق کارەسات دروست بوو و حکومەتێکی تەواو تۆکمە دروست نەبووە، بەڵام تەنها کەسێکی دیاریکراو هەیە لە سووریا لە چەند ساڵی ڕابردوودا هەوڵی داوە بە بۆمبی بەرمیلی و مادەی کیمیایی بردومانی هاوڵاتیانی مەدەنی کردووە، هاوڵاتیانی مەدەنی کوشتووە. بۆیە ئەمە خاڵی ناکۆچی ئێمەیە و خەڵکێکی زۆر لە سووریا هەڵهاتوون ببوونەی ئەو ئاڵۆزانەی کە لە ناوچەکە دروست بووە. ئێمە زۆربەی وڵاتانی جیهان لەسەر ئەوە کۆچین کە بەشار ئەساد شەرعیەتی نەماوە و ناتوانێت حکومەتەکەی بەڕێوە بەت، بۆیە تەنها پێویستە بگەڕێنەوە بۆ ڕێگە چارەیەکی سیاسی
because you cannot end the war while he is there. ئەمەش بە هەماهەنگی هەموو وڵاتانی جیهان کراوە رووسیا و ئێران بەشدارن لەم بابەتەدا بەڵام ئەومان ڕاگەاندووە کە بە شارەسەد نابێ بەشێک بێ لە ڕێگە چارەی سیاسی سووریا و ئێران و رووسیاش هاتوونەتە نێوان ئەم کۆمەڵەیەوە و لە بەیاننامەکەماندا هەمومان ئەومان ڕاگەاندووە کە سووریا یەکگرتووە و هەموو سوورەکان مافی ژیانیان هەیە تێیدا و پێویستە گەلی سووریا بڕیار بدات لە داهاتووی وڵاتەکەی ولا لوتکەی سعودێدا داوا لە هەموو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەکەین کە پێکەوە کۆ بنەوە بۆ ئەوەی بتوان حکوومەتێکی ڕاگوزەر دروست بکەن بەڵام هیوامان وایە کە رووسیا و ئێران پابند بن بەو تێگەشتنەی کە پێکەوە کار بکەین کە سەرەتا بە ئاگربەست دەست پێ دەکات لە سووریا و دواتر بە کۆتایی هاتنی قەیرانەکە لە سووریا و ئەوەش کۆتاییەکی ئەسەدە بەشار ئەسەد بەشار ئەسەد بەشێک نییە لەو کاتە لەو حکوومەتە کاتێک کە قەرارە لە سووریا دروست بکرێت و پێویستە گەلی سووریا دەنگ بدات لەسەر داهاتوی خۆی لە هەڵبژاردنێکی شەفاف و دادپەروەردا و هەوڵە دێن لە هەڵبژاردنەکاندا تەواوی ڕێکارە یاسایی و نەدەوڵەتیەکان بوونیان هەبێت و هەمومان لەسەر مێزی گفتوگۆ کۆ دەبینەوە و ئەگەریش نەتوانین ئەگەر نەیشتوانین ئەم قۆناغە ڕاگوزەرە بنیاد بنین ئەوە بەدڵنیە ئەمەیە ئەوە بڵێم کە شەڕ کۆتایی نایەت بەڵام ئەکرێت ئەم ئامانجە بەدەست بهێنرێت ئەویش بە کۆکردنەوەی هەموو وڵاتان لە مێزی گفتوگۆدا و پابەتبوون بە هەموو ئەو بابەتانەی کە لەسەر مێزی گفتوگۆ باسمان کردووە پرسیاری کۆتایی. We're spoken about it. How can you do that at the same time NATO is augmenting defenses across Europe and in Turkey to shield against potential ئەندامی هەڵپەیمانی ناتۆ داوای هەماهەنگیان کردووە لە رووسیا بۆ بەرەنگاربوونەوەی داعش خوێندنەوەی ئێوە چییە بۆ ئەوەی ناتۆ هێز ڕەوانەی ئەو شوێنانە بکات ئێوە هیچ خوێندنەوەیتان هەیە لە بوارەوە ناتۆ هاوپەیمانەتێکی بەرگری کارە لەوەتەی دروست بووە هەوڵی داوە کە ناکۆچیەکان وەلا بنێت و کۆتایی پێبێنێت وڵاتان هەوڵیان داوە کە پەیوەندی بە ناتۆ بکەن بۆ ئەوەی ئاشتی لە ناوچەکەدا بەرقرار بێت هاوپەیمانی ناتۆ هاوپەیمانێتێکی هێرشبەر نییە بەڵکو تەنها کاری پاراستنی ئاشتیە و تەرکیز ناکا لەسەر هێرشکردنە سەر رووسیا ناتۆ هاوپەیمانێتێکی ئاسایشی They have to move towards democracy. They have to engage in broad-based reforms that provide rule of law. بۆیە هەندێک ئەو وڵاتانە پێویستە هەندێک کار ئەنجامدان and transparent and accountable standards have to be met. و ناتۆش لە مافی خۆی دەزانێت هەر وڵاتێک بانگێشت بکە بۆ پەیوەندی پێکردنیەوە
چەند بنەمایەکی ڕوون و ئاشکرای هەیە و پێویست ناکات رووسیا یان هەر وڵاتێکی تر لەوە بترسێت کە هاوپەیمانی ناتۆ هێرش بکاتە سەری و ئەوەش ئەگەرێکی زۆر دوورە کە ناتۆ هێرش بکاتە سەر سووریا و هیچ شتێکی واش نییە ئەوەی کە ئێمە پێویستە وەکو هەڕەشە سەیری بکەین داعشە و شەپۆلێکی گەورەی ئاوارەکانە And as I said, it is a defensive structure which provides stability and security to people. هەموو وڵاتان مافی خۆیانە بنە ئەندام لە هاوپەیمانی ناتۆ. مۆنتیگرۆ وڵاتی مۆنتیگرۆ نزیکەی 20 ساڵە هەوڵەدات پەیوەندی بە ناتۆ بکات و ئومێد دەکەین کە رووسیا پابەند بێت بەو هەوڵانەی کە ئێمە ڕێکەوتوین لەسەری بەوەی کە پارێزگاری لە ئاشتی ئۆکرانیا بکات و پابەند بێت بە یاسای سنووری وڵاتەکانەوە و هاوکاری جوداخوازەکانی ئۆکرانیا نەکات و هەموو دام و دەستەکانی بکشێنێتەوە لە ئۆکرانیا و ئاگربەسێکی تەواوەتیش لە سەرتاسەری ئۆکرانیا ڕابگەێنرێت. هەمیشە ئێمە ئەمەمان وتوتەوە کە سیاسەتی ئیدارەی ئۆباما دەربارەی رووسیا و ئەوروپا و هەموو ناوچەکانی دیکە ئێمە هیچ داوا لە هیچ وڵاتی ناکەین کە بڕیارێکی جیاواز بدات بۆیە خۆیان سەربەخۆن و داوامان لە هیچ وڵاتی نەکردووە بڕیارێک دژی وڵاتێکی تر دەربکات. ئێمە لە ڕووی ئابوووریەوە لە بڕووی لە ڕووی دیموپلۆماتیەوە ئامادەین پەیوەندی لەگەڵ هەموو وڵاتانە بەسین ئەگەریش رووسیا بێت و پێمان وایە پێویستە تەرکیز لەسەر داعش بکەین لەسەر ڕوبەڕووبوونەکانی داعش بکەین لەسەر بنەمای کۆبوونەوەکانی ڤێننا و بەخێراتنی هەموو هەوڵێک دەکەین دژی